بێگومان من قەرزارباری هەموو ئەو ئازیزانم پێزانینی زۆرم هەیە چکەوانش پێزانینە بۆ کارەکەی من کتێبەکەی من ناوی ژیان لە سەردەمی کۆرۆنایە دوو تەوەر و دوو لایانی زۆر گرنگیم تیا تۆمار کردووە لایانی کۆمەڵایەتی و ژیانی خەڵک لەو سەردەمەیە بە تایبەتی ئەو دووسێ مانگەی کە سەرەتا کۆرۆنایەتە ناوە هەتا وەکو هەژدەی چوار لایەنەکەی تریشی دیوە میدیایەکەیەتی من دیسانەوە کۆڕۆژنامە نووسێک لە بوارەدا دیسانەوە کارم کردووە بە تایبەتی ئەو هەواڵە خۆشحانەی کە کاریگەری ئەرێنیان لەسەر دڵ و دەروری خەڵک هەبووە ئەوانەشم هەمووی تۆمار کردووە بۆیە دەتوانم بڵێم ئەمە ئەرشیفێکی گرنگە بێت لەسەر هەموو ئەو ڕووداوانی کە بە تایبەتی لە سەردەمی سەرەتای هاتنەناوەی کۆڕۆنا لە کوردستانە بووە و من تۆمارم کردوون مەسەڵەن قەدەغەی هاتوچۆ لە چەند کەیک بووە و یا هاتوچۆ دەرگای قوتابخانەکان کەی داخراوە یەکەم نەخۆش لەکوێ بووە چەند بوو هەموو ئەمانەم ڕووداوانم لەناو ئەم کتێبەیە تۆمار کردو بۆ ئەوەی ئەگەر لە دوا ڕۆژان لێ کۆڵینەوەی کارێکی گەورەتر کرا بتوانرێمە کوسە چاوە بەکاربێنێ.